بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ ساڵانە لا 15 سێوە ماوەی 3 مانگ بەهۆی دانانی گەراوە وەرزی قەدەغەی ڕاوکردنی ماسی ڕادەگەیەنرێت. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش دەڵێت لە ماوەی قەدەغەی ڕاوی ماسیدا بەدەیان سەرپێچی کار خۆیان و کەلوپەلەکانیان دەستیان بەسەرداگیرا و دراونەتە دادگا. لەو فترەی کە سێمانگی کە چاودێری دەریاچەی دووکان سنووری بڕبەلاتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینمان کردووە چەندەها کەلوپەلمان دەست بە سەداگیرەوە بەدەیان سەرپێچکار گیراوە ئەوە لە هەمان کاتیشدا ئێمە ئەوڕۆ دیارە کۆتا ڕۆژی قەدەغەی ڕای ماسیە بەڵام لە هەمان کاتجا ئێمە چاودێری سڕی ئەوەی دەکەین کە دەریاچەکەی دەکەین لەبارەی پاراستنی و ئەو شتە نایاسانەی کە بەکاری دێنین لە کاتی دوای قەدەغەی ڕای ماسیدا یاخود تەزووی کارەبا و تێنتی و ژەهر مادە ژەهراویەکان کە بۆ بەکارهێنانی کۆمەڵکوژی ماسیەکانەوە ڕاوچی و ماسیگران سەر ڕای دڵخۆشیان لە نەمانی قەدەغەی ڕاوی ماسی لەلایەکی ترەوە نیگەرانن لالایەنی پەیوەندیدارەکانی حکوومەت و دەڵێن زۆربەی ئەو کەسانەی ڕاوی ماسی دەکەن بژێوی ژیانیان لەسەر ئەو کارێ و پێویستە حکوومەت لەو سێمانگەدا بژێوی ژیانیان بۆ دابین بکات یاخود ماوەی قەدەغەی ڕاوی ماسی بکرێت بە 40 شەو بەڵام گەرا دابین بکرێت و بکرێتە ئاوەکان لەلایەن حکوومەتەوە. خەڵکانێک کە ژیانە لەسەر ڕاوماسیە حەق حکوومەت ئەو سێمانگەی کە نەها لە ڕاوماسی بکات بژێوی ژیانی بۆ دابین بکات پێویستە بژێوی ژیانی بۆ دابین بکات چونکە هیچ سەرچاوێکی ژیانی نییە گوزەرانی نییە تۆ سێمانگی ڕێک نایڵی بێتە ڕاوماسی کە ژیانی لەسەرەوەیە هیچی بۆ حساب ناکەی و زوڵمەکەری دەکەی وە خاڵێکی گرنگیش ئەوەیە کە سەدەمی حکوومەتی بەعەز ڕاماسی بۆ 40 شەو قەدەغە بۆ گەرایەکی زۆریشی تێ کردووە بەڵام ئێستا کردوێتە 3 مانگ هیچ گەرایەکشی تێ ناکات ئەوەش تەدمیرکردنی ئەو سامانە گرنگیە کە لە وڵاتدا هەیە. بژێوی ژیانمان لەسەر ئەو ڕاوەیە ڕۆژانە هەیە ڕۆژانە دێ هەیە شەوانە تۆڕ دادنێتەوە ئەمە وەک خۆم بە زۆری بە ڕۆژ ئەو ئیشەی دەکەم ڕاوێکەیە پێی دەڵێن سیار ئەم بە زۆری ئەو ڕاوەی دەکەم. ساڵانە بە پێشی کاری پلەی گەرمی ئاوی دەریاچەکان وادەی وەرزی گەرادانانی ماسی دیاری دەکرێت و وەرزی قەدەغەکردنەکەی ڕادەگەیەندرێ بەو پێی لەم وەرزەدا ماسی دێتە کەناری دەریاچەکان و وەرزی گەرادانانی دەست پێ دەکات. ئەم ساڵیش لە 15 سێوە قەدەغەی ڕاوی ماسی ڕاگەیەندرا تاوەکو 14 شەش دەریاچە و ڕووبارەکان بەڕێ و ڕاوچی و ماسیگرەکاندا کرانەوە و ڕاوی ماسی دەستی پێ کردەوە. ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام دەریاچەی زەی بچووک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین.